نێکێکی تر لەو نەریتانەی جەژنی قوربانەوەیە کە خەڵکێکی زۆر قوربانیەکەن. ڕاستە. اینجا ئەمڕۆ دوو تەوەرمان ئەبێ لەسەر قوربانیکردن کە هەم لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە و هەم لە ڕوانگەی ڤێتێرنەریشەوە. ئێستا تای خوێنبەربوون زۆر باوە، بڵاوە، هیوادارین هاوڵاتیان ئەوانەی کە دەیانوێت خێریان بگات و قوربانیەکەیان بگاتە جێی خۆی داوای وەزارەتی تەندروستی بەڕێوەبەری تەندروستیەکانەوەی لە هاوڵاتیان کە لە کوشتارگەکاندا ئاژەڵەکان سەربڕنواتە لە ماڵەکاندا نەکرێن و دەبێت ئەو گۆشتەی کە دەیکڕیت بۆ جەژن بزانی لە شوێدا دەیکڕیت ئەو شوێنی کە دەیکڕیت تا چەند باوەڕ پێکراوە و متمانە پێکراوە و مۆری کوشتارگەکانی پێوەیە و پشکنینی ڤێتێرنەری بۆ کراوە. ئەم دوو بابەتە لە ڕووی ئاینیشەوە ئەمڕۆ هەر باسیشان دەکەین. سەرەتا بە لە ئاینێکەوە دەست زۆر باش حەزەکەی با دانیشین بۆی کە میوانەکە ماماگ نەکەین اینجادا زۆر باشە بۆنە کاتە گرنگە ڕەنگە هەر بەتەنها ئەوە گرنگ نەبێت کە تۆ نیەتی ئەوە تێنابێ بڵێ من ئەم جژنە قوربانیەکەم ڕەنگە چەند بابەتێکە بێت چەند بنەمایەکە بێت چەند پێوەرێکە بێت کە گرنگە لەو کاتەیە پێڕەوی بکەیت لە زاری مامۆستا بەڕێزەکەمانەوە ئەمڕۆ زانیاری تاو لەسەر ئەم بابەتە وەرەگرین. مامۆستا گیان فەرموو. مامۆستا گیان بەخێر بێت. زۆر بەخێر هاتی. خێر بێ خۆ مامۆستا. فەرموو. مامۆستا نەجمەدین قادر بەخێر بێ. زانایانی سپاس بۆ زۆر بەخێر بێت. سپاس بێەوەی بنیەوە باشن. بەخێر بێ مامۆستا گیان لە ئێستا شەو جەژنت پیرۆز بێ جەژنی قوربان. خۆش بیەخ وە لە ئێوە شەڕ. مامۆستا باسی قوربانیکردنەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. ئەرکانەکان و مەرجەکانی قوربانیکردن چین؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. إن شاء الله من جلوانا بين كدواي فرمانەکانی قورئان و سنەتی پێغەمبەری ئیسلام دەکەوین. پێشەکی لەم شوێنەوە پیرۆزبایی لە هەموو بینەرانی ئەم کەناڵە بە تایبەتی و گەلی کورد بەگشتی و مسلمانان گشتیتر پیرۆزبایی جەژنی ڕەمەزانیان جەژنی قوربانیان لێ یەکەین و هیوادارین ئەمڕۆکە ڕۆژی عەرەفەیە خوای گەورە دوعاکان قبوڵەکە دوعاکانمان گیرا بێ یەکەم شت بۆ ئیسلاحی حاڵی ئەم میلەتە و بۆ چاکسازی لە وڵاتەوە بەرەو پێشوونی ئەم میلەتە و گەشتنی بەڕیزی میلەتانی پێشکەوتوو و خۆشگوزەران. قوربانی یەکێکە لە ئاکارە جوانەکانی مسلمانان کە لە قورئان و سنەت وەرگیراوە و سنەتێکی مؤەکەدە بەلای زۆربەی زانایانەوە و بەلای هەندێکیشانەوە بەواجب لە خەڵەمیە دەنوەکو ئەحناف و ئەباڵیەکان. ئەم سنەتە و ئەم دروشمە بەرزڕاگرتنی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دەستی هاوکاری و دەستی یەکگرتن یەکترگرتنی ئیسلام دەرەخات بۆ مرۆڤەکان لە نێوان خۆیاندا دەوڵەمەند بۆ هەژار و هەژارەکانیش بەهۆی دەوڵەمەندەکانەوە دڵخۆش و خۆشگوزەران بن. قوربانی وەکو عەرزمکردن سنەتێکی مؤەکەدەواتە سنەتێکە کە پێغەمبەری ئیسلام صلی الله تعالی علیه وسلم خۆی کردوویەتی و بە کۆدەنجی لەسەر ئەوە ڕێچین کە سنەتە و شوێنگرتنەوەی پێغەمبەرە صلی الله تعالی علیه وسلم لەم کارە و ناکرێ ئەم سنەتە پشتگوێ بخرێ و قوربانی نەکرێ. نەخێر فەرز نییە لە لای ئێمە لە لای شافعیەکان و مالیکی و حەنابیلە فەرز نییە وەلەو لە هەندێک مەذاهیبێتە لە لیبیا و ئەو وڵاتانی سەروی ئەفریقیا فەرزە و بەواجبی لە قەڵەمێ نەگەر یەکێک نەبێ پێڵەن فەقیرە و دەست کورتە و ئاوەهی بە شێوە لە شێوەکان یارمەتیە دەن بۆی قوربانی بکە. بەڵام لای ئێمە سنەتە و قوربانیکردن بە چەند ئاژەڵێکە بێ کە لەوانە مەڕوو بزن و ڕەشە وڵاخ و حشتر و هەر یەکەیان شێواز و تەمەنی تایبەتی خۆی هەیە کاکرێ بەو تەمەن و شێوازە بکرێ نابێ حیوانێک کە لە بازار پێوترێ ئایەخ لە زمانی ئەوانی کە ئاژەڵ کڕین و پێەکەن پێڵەن ئایەخ واتە پشتگوێ خراوە نافرۆشرێ بە کەڵک نایەت شەل بێت شوێر بێت ئەوە ئەو شەلەیە کە تاسیر لە وەڕاندن و لە گەیشتن بە مێگەلی بکات و نابێت شوێر بێ و شوێریە کە تاسیر لە خواردنی بکات نابێت لات بێت نابێت زۆر پیر بێ و نابێت زۆر پسووکیش بێت کە لە تەمەنەکانیانە
ئەگەر بچینە سەر و بابەتە باسیەکەین. باشە مامۆستا کێن ئەو کەسانی کە ئەتوانن لە جەژنی قوربانە قوربانی بکەن؟ ئەو کەسەی کە توانای هەیە دەسەڵاتی مادی هەیە و لە زۆربەیان ناڵێ ئەوەندەی هەبێت ینی ئەگەر هات و هەمومان وەکو یەک بووین نەک ئێستا الحەمدولیلا کە خەڵقانێکەیە نەک ملیۆنلەر ملیارد لێرن و خەڵقی دەسەڵاتێکی باشەیە لە زروفانێکە هەیە خەڵکانێک بەس بەشی جەژن و چەند ڕۆژێک دوای جەژنی هەبووە یا خەڵکێکە بۆ ئەوەندەی هەبوو تێری پێ بخوا بەڵام لەگەڵ ئەوەشا خۆی تێری نەخوارد و بەشێکی داوەتە خەڵکی وەک زەمەنی گرانیەکان و ئەو ساڵانە واتە کەسێک کە دەسەڵاتی هەبێت لە بەشی جەژن و پۆشاک و خواردنی ماڵ و منداڵی و چەند ڕۆژە دوای جەژنی هەبێ بۆی هەیە قوربانی بکات و بیدا تاژارە واتە دەستی خەڵقی تر بگرێت کە لە خۆی کەم دەستترن. باش باسی تەمەنت کرد تەمەنی ئەو ئاژەڵی کە بۆ قوربانیکردن بەکاردەهێنرێت دەبێت تەمەنەکە چۆن بێت؟ لە مەڕی سپیەوە دەست پێ بکەین کە پێ خۆمان پێڵین مەڕەسپی یا خومەڕ تەمەنەکەی لە 6 مانگ تێپەڕێت وەکوتم لە عیبەکان دوور بێت بە دەربێت حیوانی ڕەش واتە بزن ساڵی تەواو کردوێت چوو بێتە دووەم ساڵەوە ڕەشەوڵاق دوانی تەواو کردوێت چوو بێتە سێم ساڵەوە حشتر کە لای ئێمە نیە کەمتر بەکاری دێنین پێنجی تەواو کردوێت چوو بێتە ناو شەشەمین ساڵەوە ئەمانە ئەو حیوانانن کە بۆ قوربانیکردن ئەشێن لە زۆربەی مەسەبەکانی ئێمە بۆ چوونەکانی ئیمامەکانی ئێمەدا ئەو چەند شتەیەکە قوربانیان پێکرێ مەڕ و بزن و ڕەشەوڵاق و حشتر بەڵام بەڕای من وایە ئەگەر وڵاتێک ئاژەڵەکانیان ئاژەڵی تریش بوو ئێستا لە وڵاتی وەکو نەروێج و فنلەندا و بەشێک لە رووسیا و شوێنە ساردەکان ئاسکێک بەخێوەکەن کە پێوترێ ئاسکی ڕەنە ئەو ئاسکی ڕەنەیە جێگرەوەی هەندێک لە ئاژەڵی خۆمانە و لە هەندێک مەزاهیبی شابووانەیە کە بە ئاسک و بە شتانەش بکرێ بەڵام ئەوە زۆر شایع نییە چونکە ئەو شتە لە وڵاتی مسلمانانە کەم بووە و وەختە ئیتلا بەڵام ئەگەر ئاژەڵەکە بووە ئاژەڵی ماڵی والله عالم ئەویش ئەبێ بەڵام ئەمە ڕائێکی شخصی خۆم و بازێک لە مەزاهیبە بەڵێ زۆر باشە مامۆستا نەزانین جەژنی قوربان 4 ڕۆژە لە کام ڕۆژانە گرنگە کە قوربانی بکەیان خۆت لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام قوربانیکردن وەختەکەی لە دوای نوێژی جەژنی ڕۆژی قوربانەوە دەست پێکات تا ڕۆژئاوبوونی چوارەم ڕۆژی جەژن واتە وەختێکی متەسع وەختێکی کراوەیە بۆ ئەوەی خەڵک فریاکەوێت زۆرترین قوربانی بکرێت و زۆرترین هەژاران دڵخۆش بکرێن و دەستیان بگیرن لە دوای نوێژی جەژنەوە ئینجا ئەتوانێت لە دوای جەژنەوە یا ئەوەندەی کە لە ڕۆژی هەڵاتنی ڕۆژی جەژنی قوربان کە ڕۆژ دوورم بەرز ببێتەوە لەو کاتە حسابی نوێژەکەی چەنی پێچێ لە دوای ئەوەوە ئیتر قوربانیکردن دروستە ئەم کاتە بۆ نەخراوەتە عارفە وی خەڵکێک گۆشتەکەی بەدەستکا بۆ بەیانی بتوانێت لێ بنێ خۆمە فەلسەفەی هەژاران ئێمە هەندێک شت هەیە لە دینی ئێمە حکمەتەکەی نەزانراوە یا ئەگەر بیسی زانین عقلکاریە یعنی نەز نییە دەغ نییە بۆ منە بۆ نوێژی بەیانی دوور کاتە بۆ چوار نەبێ من بەو زووە هەڵەسم بۆ چوار کات نەکەم ئەگەر بە عقلکاری خۆم بێ خێرەکەی زیاترە ئێمە ڕۆژی عەرەفا گەر ورد ببیتەوە لە ڕۆژی عەرەفا جارێ نوێم ڕۆژی زیلحەجەیە ڕۆژوگرتن زۆر خێرە زۆر خەڵک بە ڕۆژووە زۆر خێرە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ ئومێد دەکەم کە گوناهی ساڵی ڕابردوو و ساڵی داهاتووش بەرێ ئەو ڕۆژە ئەوەندە خێرەکەی گەورەیە ئەمە یەک دووهەم لە حەجە ڕۆژی عەرەفا و ڕۆژی یەکەمی جەژن ئیمامی نەوەوی لە کتێبەکەیدا لە ئیضاحا ئەفەرمێ يوم شاق على الحاج ڕۆژێکی زۆر قورسە بۆ حاجی بۆ ئەوانەی کە لە عەرەفە و لە مینا و ئەوانە مێنەوە ئەو دوو ڕۆژە ڕۆژی نوێم و ڕۆژی دەیەمی زیلحەجە قورسترین ڕۆژە لەبەرەوە ئەویش ئەرکی خۆی تایە وەکوتم ڕۆژوگرتنی تایەوە لەوانە حکمەتێکیش هەبێ لە پشتی ئەمەوە دوای ئەمە ئەم مناسبەیە ئەم قوربانیکردنە پەیوەستە بە ڕۆژی جەژنی قوربانەوە
جەژنەکان بە ناوی قوربانەوە ناونراوە بە عەرەبی پێوترێ ئەضحا واتە قوربانیکردن لە کوردیا جوان ناونراوە قوربانی واتە قوربانیدان و بەخشینەوە کەواتە بینین پەیوەستە بە ڕۆژەوە لەوانەیە حکمەتانێکی شەبێ کە ئێمە شتا پەیمان پێ نەبردووە بۆ ئیلا بێم ڕۆژە بێ بەڵام ئەوەی کە زیاتر لە پێشینە ئەوەیە کەم پێیوەستە بە ڕۆژەکانی جەژن قوربانە کە پێوترێ ئەیام التەشریق. باشە مامۆستا لە کاتێکا بۆ منە لە گەڕێکێکە ئابینی ماڵەکەی دراوسێت قوربانیەکات بەڵام ئەڵێ بۆ منە گەڕەکەکەی من گەڕەکێکی هەژار نشین نین هەستەکەم ئیمکانێتی مادیان باشە با ئەم گۆشتە هەڵگرم بۆ شوێنێک کە بۆ منە هەژاری زۆرتر لێبێت لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دابشکردنی ئەو قوربانیە بێت چۆن بێ هەموو قوربانیە گەگەر نەزر نەبێ ئەبێ بزانین ئەتوانێت بکرێ بە سێ بەشەوە بژێ بە سێ بەشەوە بەشێکی بۆ ماڵ مناڵی خۆت ئەمە ئەگەر نەزر نەبێ باتی کراریکەینەوە ئەگەر نەزر ئەگەر نەزر نەکردبێ ئەکرێ بیکەی بە سێ بەشەوە بەشێکی بۆ ماڵ مناڵی خۆت بەشێکی بۆ خۆشەویستان و دۆستان و ئازیزان و ئەوانەی دەوروبەرێ با دەوڵەمەندیش بێ با دەوڵەمەندیش بێ بە تایبەتی بۆی بنێری بەشی سێمی بۆ هەژاران و دڵخۆشکردنی هەژاران پێیانە ببەخشیتەوە ئەمە لەلایەک لە لایەکی کەوە دراوسێ ئەجری زۆرە لەسەر دراوسێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەختی مەڕێک سەرە بڕن ئەپرسێ بەشی دراوسێ جووەکەمانتان نارد یعنی ئەکرێ ئێمە مەسەلەن بۆ نمونە ئەو هاوڵاتی مەسیحیانی کە لەگەڵ ئێمە ژین چەند ساڵە بە برایەتێکی هاونیشتیمانێتی و هاوشارێتی لەگەڵ ئێمە ئەژین ئێمە چەند برایەتیەکمان هەیە برایەتی کەسوکار و خزمایەتیمان هەیە برایەتی هاونیشتیمانی و مێژووی هاوبەشمان هەیە برایەتی دینیمان هەیە برایەتی لەوانەیە بڵێم هەتا خەڵکێکەیە ئەچێ بۆ برایەتی بەرژەوەندیش هەندێک برایەتی هەیە وەکو قانع ئەفەرمێ ئەڵێ برایی یەکبوونە هەر کەس کۆمەک بە فکرت بێ لە هەر کوێ بێ براتانە کەواتە هەندێکەیە بە حیزبایەتیە بن بە براییەکە بێ ئێمە بزانین ئەمانە و نیشتیمانیەکی باشی ئێمەن لە وڵاتی ئێمە لە سلێمانی ئێمە لە کوردستانی ئێمە لە عالەمی ئیسلامی لە زۆربەی شوێنەکان ئەمانە دەستی خێر و چاکە و ئاوەدانکردنەوەیان هەبووە لەگەڵ ئێمە ژیانێکی شەرەفمەندانەیان بەسەر بردووە لە ساڵی 1962 لە سلێمانیا کەنیسە دروست کراوەتە لە دروستبوونی شارەکەی ئێمە و لەگەڵ ئێمەن ناکرێ ئەمانە نادیدە بگری بڵێ وڵاوە دوایمە خۆشەویستی ئاوا دروست دەکرێت لە بینی ئاینەکان لە بری خەڵک مەسابەتیان پەڕێنن منە پرسیارەکە بە شێوازێکی ترکەمانی ئەرەوەی لانە کە باسی کرد یعنی زۆر جار لە گەڕەکەکە ئەڵە فڵانە ماڵدەوڵە من ڕەنگە پێویستان بەم گۆشتەی من هەر نەبێت لە کاتێکە ئاگدارن کە تۆ خەریکی قوربانیکردنی ماڵی تەنیشتی بۆیە بە ئەو ماڵی کە ئەڵێم ئەڵێ داهاتی باشە بۆی ناباچێتە ماڵی ئەو دویتر خۆی ئەمە کاریگەری ڕەنگە ئێستا بە تایبەتی الحەمدولیلا کە ڕۆژگارەکە وای لات و خەڵک زۆر تێروتەسە لە گۆشت والێکە لە سفرە لایە نەک لە بهێنێتە ناو سفرەوە دەڵێ کاکەوەنمان گۆشت خواردبووت نەخۆشەکەوین چەوریەکەم بەرزان نازانم کۆلێسترۆڵم واهەیە چیتری ئەوە ئەبینین بەڵام لەگەڵ ئەوەشال وەکوتم قوربانی ئەکرێ بە سێ بەشەوە ئەکرێ دراوسێتی زۆر میمە چونکە پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه و سلم جوبرەیل ئەوەنەی تەوسیەکردن بەرامبەر بە دراوسێ وەمەزانی دراوسێکە میراتم لێبا و ئەگەر هات و دراوسێکە خۆی ئەوەندە واعی بوو ئەوەندە تێگەیشتوو بوو ئەیزانی خەڵقی تر لەو باش بۆ ئەو بچێ باشترە باشە بەڵام لەگەڵ ئەوشان ناکرێت دراوسێ نادی دەبگری چونکە بەڕاستی لە هەموو کاروبارێکە چاوتان لە یەکە لە هەموو فریاکەوتنێکان نزیکترین کەسە و لە هەموو موسیبەتەکانە ئەو لە پەناتایە لەبەرەوە وا باشە دراوسێ بخوێنرێتەوە چونکە لەوانەیە دڵگرانی لێ دروست ببێ ڕێکەوتووە گلەی کردو و توێتی ئەم لام و ئەو لام و یا ئەو دیوم و یا ڕۆشتووە بە لای مناویان نەم گەیشتوە تێ و ئەو گلەیانە ئەکرێ با دەوڵەمەندیش بێت چونکە دڵی ئەچێ بۆ شوێنێکی تر مەبەست گۆشتەکە نییە لەوانەیە وا بزانێت سەبەبێکەیە کە تۆ ئەو پشتگوێ خستووە وە بزانێت تۆ لەو زویری نەک لە بەردەوڵەمەندیەکەیەتی الحەمدولیلا کە هەیەی ئەوەت حساب کردوێ وەزانێتە تۆ لەگەڵەوە شتێکت هەیە ئەمە سادی دروستەکە وا باشە بخوێنرێت باشە مامەسا باباسێکی نەزرەکەش بکەنەگە نەزری کردبێ بڵێ من هەموو قوربانەکەی چیلیاڵ ناگرم و هەموویە بەخشمەوە بۆ منە بە هەندێک لە کرێکارەکان ئەمەیان چۆنیە یعنی ئەوان نەکرێ هیچ بەشێکی لە خۆڵگرێت قسەی علەمایە کە لەسەرەوەی کە کەسێکە نەزرەکە هەمووی ببەخشرێتەوە چونکە ئیتر تۆ ئەوە
تەرخان کردووە بۆ خوا نابێت جگەر و سەر و پێکی لێ اینجا بەشی نابێتەوە کە قوربانیت کرد لە قوربانیەکە کری سەربڕینەکە بدەیت بڵێ کاکە 2 کیلۆ گۆشت بۆ خۆت و بۆم سەربڕ ئەبێ کری بیت تێ و ساگۆک و فەقیرێک وەکو نیشتیمانیەک بەشە گۆشتی نابێ پێستەکەی بفرۆشیتەوە مۆکەی بفرۆشتەوە کە ئێستا ئەوانە بەداخەوە ڕۆڵیان نەماوە جاران زۆر مووی ئاژەڵەکان زۆر شتێکی لە پێشی نەبوو چونکە نایلۆن و مایلۆنە نەبوو بۆ دروستکردنی شتەکانی ناوماڵ لە خورج و خەرار و لەگەڵ گوریس و کەژوو قیاسە و خوێدان و فڕش و بەڕە و ئەمە هەموو شتی ناوماڵ لەمە دروست دەکرا لەبەرەوە مۆکەشی بە کەڵک بوو ئەبوو مۆکەشی ببەخشێتەوە پێستەکەی ئەوەختە پێستی ئاژەڵ زەوی نەکەوت ینی بە تایبەتی لە عێراقا شەریکەی جلوت هەبوو وە لە وڵاتانی تریش لێرەوە بە قاچاق ڕووی بۆ ئێران پێستەوە لە پێش بێ ئێستا بە داخەوە ژیرمان خواردووە پێوەی بەهۆی دواکەوتوی وڵاتەکەمان کە لە وڵاتانی پێشکەوتووانە لەبەرەوە ناکرێت لە پێستەکەی لە سەرروپیەکەی لە شتەکانی تری کرێی سەربڕین و ئەو بدەیت بەڵکو دەبێ هەمووی ببەخشرێتەوە هەمووی وەکو تمەکرێ بە سێ بەشەوە لەوە دەرەکرێت ناکرێت کرێکاری سەربڕینەکەش لەوە بدەیت بەڵکو دەبێ کرێکەی بدەیت تێ دوایی بەشە گۆشتی بیت باشە مامۆستا ئەگەر کەسێک بێوێت بۆ ئەم جەژنی قوربانە قوربانیەک بکات بەڵام باری دارایی زۆر باش نەبێت نتوانێت خۆی بەتەنها ئەو ئاژەڵی کە دیاری کراوە ئیتر گونجا بێت بۆ قوربانیکردن ئەوە بکرێت لەگەڵ دوو کەسی ترا بۆ نمونە پارەکە کۆکەنەوە بەیەکەوە بۆ نمونە ئەمان ئاژەڵەگەکردنەوە یکەم بە قوربانی بەم شێوازە شیاوت ئەگاتە شوێنی خۆیا خۆت ئەبێ هەر کەسێ و شریعت بۆی دیاری کردوین هەموو حیوانێکی بچووک لە مەڕ و بزن بۆ یەک قوربانیە بۆ یەک قوربانی ئەکرێ خاوەن ماڵ تۆ گەورەی ماڵەکەی یا کاکە گەورەی ماڵەکەی من گەورەی ماڵەکەم ئەکرێ من ئەو قوربانیە بکەم یەک قوربانیە باش بەڵام خێرەی قوربانیەکە ئەکرێ ماڵ و مناڵ و خەڵقی تریش هاوبەش بێ پێغەمبەری خوا صلی الله تعالی وسلم دوو بەرانی سەر بڕی کەبشەینی ئەقرەنەینی ئەملەحەین دوو بەرانی کە لە کوردیا زۆر کەس هەر ناشزانێ پێوترێ پەر کەوانی شوانیان نەکردێ مەمانان بە مناڵی شوانیمان زۆر کردو باوکمان ئاژەڵدار بووە حیوانی پار هەیە حیوانی کەژەڵ هەیە حیوانی هەمس هەیە ئەمانە ناون بووە و ڕنگانی کە دەموچاوی حیوانەکەی پێوەیە قەشان هەیە ئەمانە کەڕیل هەیە کە گوێچکەی نییە گوێچکەکانی کورتە و پسکۆلە پسکۆلن ئەمانە مووی ناوی ئاژەڵانن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو حیوانی شاخداری دوو بەرانی شاخداری پەری سەربڕی کە زۆر کەس پێڵێ بۆرە سەری بڕی وتی ئەمان بۆ خۆم و خێزانم و ئەمەشیان بۆ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم خێرەکەی ئەوەندە زۆرە بەڵام حیوانی بچووک تەنها یەک قوربانیە ئەکرێ بۆ یەک قوربانی بکرێ و حیوانی گەورە لە ڕەشەوڵاخ و لە حوشتر بۆ حەو قوربانیە حەو کەس دەتوانن بەشدار بن حەو کەس بە حەو کەس گایەک بکڕن تۆ من و ئەو تا حەوتەکە تەواوکەین لەگەڵ ئەم برا وێنەگرانە حەوتەکە تەواوکەین من ئەتوانینەکە بەشەکەی خۆمی دانەکە بکەم بە قوربانی ئەوە توانێ ئەوەکەی خۆی بکا بە عەقیقا بە حەوتم تۆ توانی ئەوەکەی خۆت گۆشتەکەی بفرۆشی تۆ سەربەستی ئەو حەوتەمە ئەتوان هەمویان قوربانی نەبێت شەرت نییە یعنی ئەو حەو بەشە تا حەوت کەس دەتوانن کۆ حەو کەس دەتوانن یەک لەسەر حەوتی قوربانیەکە یەک لەسەر حەوتی من ئەتوانم بۆ ماڵی خۆمان یەک لەسەر حەوتی ئەو ڕەشەوڵاخەیە ئەو حوشترە بکەمە قوربانی تۆ ئەتوانی خوا ئەو لایشی یاویتی حەقیقەت بۆ نەکردووە بیکەی بە عەقیقەوە تا حەوتمەوەی کە خۆمان ئەڵێن حەوتم لە کوردەواری ئەتوانی بیکەی بە عەقیقە ئەوی تر نەوەڵە ئەتوانی بەشەکەی خۆی ببەخشێتەوە ئەتوانی بیا بە دۆست و ناسیاوەکان توانی بخاتە زەمیدە و لە توپەتیکا و بیخوا واتە ئەو حەو بەشە مەرجنی هەر حەوتی بکەی بە قوربانی هەر کەسەی خۆی ئەکابەسی بەڵام بە حەو کەس بۆیان هەیە بەشدار بن لە ڕەشەوڵاخێک یا حوشترێکە ئەجا کامیان بۆ ئاژەڵە بچووکەکان نابێت بۆ ئامەژەڵە بچووکەکە یەک کەس یەک قوربانیە یەک قوربانیە ناکرێ بڵێ کەم بە قوربانیش و بە حەوتمیش ناکرێ بڵێ منیش و ئەویش قوربانی ئەوی شەوهی بنیشە نە یەک قوربانیە بەڵام بۆ کەسوکاری یەک ماڵ وە بگرە خزم کەسکار بڵێ خوایە خێری ئەم قوربانیە میلێت یا بەشدار بێ بۆ قابلە خوا دەرگاکەی وە داخرا و بچووک بێ پاداشتی جاری وایە درهەمێک
درهەمێک لە شوێنی خۆیان لە 1000 دینار چاکترە بێگومان کە وەخت خۆی درهەمێکی زی و بە 20 درهەم دینارێک بووە دینارێکی زێر جا بزانە ینی 200,000 جار باشتر بووە 1000 دیناری زێر بووە چونکە ئاوا لێکی بینەوە ئێستا لێرە ئاوا فوارەکە هەڵە ڕژێ بەڵام لە سەحرایەکە ڕەنگە پێویستە بە 5 لیتر ئاو بێ یا کەمتر 50 سیسی ئاو بێ ئەگەر ئەوە نەبێ ئەخیچەی کەواتە یەکەی ئەخیری ئەو ئاوە زۆر بە نرخە یەکەی ئەخیری ئەو ئاوە زۆر بە نرخە لەبەرەوە هەندێک جار ئەو درهەمە لە بری ئەوەیە ئەکرێ ژیانی کەسێکی بێڕزگار بێ لەبەرەوە لە بری 1000 دیناری شوێنێکی ئیسراحەت و باش مامەستا زۆر باسی قوربانیمان کرد خێرەکەی چێ خێر ینی خەڵکێکی زۆر پێی خۆشە بزانن لە ڕوانگەی ئاینی ئیسلام لە ئیسلامە ینی لە زوربەی ڕێیەکان وایە قوربانی یەکێکە لە خێرە پێشینە گەورەکان ینی هەندێک خێری تری ناگاتی هەندێک حەسەنات و چاکەی تری ناگاتی یەکەم زیندوکردنەوەی شیعارێکە زیندوکردنەوەی سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم زیندوکردنەوەی سونەتی ئیبراهیمە کە خەریب و کوڕەکەی بکاتە قوربانی خوای گەورە لە ئاسمانەوە قوربانی بۆ نات دەبری ئەوە و پێغەمبەری ئیسلام صلی الله علیه و سلم قوربانی کردووە زۆریش لە عولەمان لەسەر ئەوەن فەصلی لربک وانحر واتە سەر ببڕە کە قوربانیکردنە هەندێکیان نەڵێنە عینی ڕۆژی فیدیە حەج و هەدیە بۆ کەعبە ئەوانە بەڵام هەندێکیش ڕێیان وایە کە سەربڕین بە عام قوربانی شەگرێتەوە لەبەرەوە خێرەکەی زۆر زۆرە ماوەتەوە شتێک کە باسی بکەین کە ئێستا قوربانیکردن بە جۆرێک لە جۆرەکان ئازارێکی بۆ خەڵقی تایە لە ڕووی پاک و خاوێنیەوە بەڕاستی حەقە ئێمە خێر ئاواهیە هەموو جانێ بۆن خۆشەکەی کە تۆ خێرێک کردووەکو وایە هەموو جانێ بۆن خۆش کرد بێ بەس بێنی پەڵەپەڵەی کەیت بەشتی بۆ ناخۆش ئەگەر هاتوو ئەزێتی بۆ خەڵقی تیا بۆ الذین یؤذون المؤمنین والمؤمنات بغیر ما اکتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبینا هەر کەسێ بێتە ئازارداری خەڵقی تر بەبێ ئەوەی هیچیان کرد بێ و خەڵقانە تۆ ئازاریان بدەی ئەمە بەڕاستی گوناهێکی گەوراکەوێتە سەرمان قوربانیکردن خێرە بۆ لای خوایە ناکرێمە لە دیوێشکەوە کاڵی کەینەوە مەسەلەن بۆ نمونە لە هەندێک جاددا گەر نەبوایە بازێدانی خەڵق و دڵی خەڵق ئێستا ناوی جادەکان مەکرد لە هەندێک جادە قوربانیەکەن لەسەر جادە سەرێ بڕن پێویستیان بەسەر و پێکەی نیە فرێنە ولاوە پێویستیان بەڕاستی لە شوێنە گشتیەکان زۆر ناخۆشیەکەن هەندێک منتقە زۆر ناخۆشە بێ معلومی جەنابتانە ئێمە لە خواردنی سیر و پیاز نەهی کراوە نەچینە مزگەوت مزگەوت عیبادەتە نوێژەکەی 1 بە 27 جەماعەت نەهی لێکراوە بۆی نەچین لەبەر بۆنێک کە چەند کەسێک کە نوێژکەرەکانن ئازیێتیانە کە تایبەتە بۆ مزگەوتەوە ئەی باشە ئەی ئەو خەڵقە زۆرەی کە بەلای ئەم هەموو کەلاکە ئەڕوا بەڕاستی ئەبێ ئێمە ئەڵێ چی جا کاکەم هەموو من چۆن بۆ مەچێ بۆ قەسابخانە کاکەکە بۆ داچێ بۆ قەسابخانە لە شوێنێکی تایبەت بە شێوازێکی شوێنی خۆی بە تایبەتر لە ئێستاشەکە پەتای خوێنبەربوون بڵاوبۆتەوە تای خوێنبەربوون بڵاوبۆتەوە ئەمە ئەگەر لە سەڕین خانەکان بکرێت و دواتر بە تەنها گۆشتەکە بێتەوە بۆ ماڵەکە نازانم سبحان الله ڕەنگە قەسابخانەکانیش با دیوێشی کەشی بڵین ڕاستە قەسابخانەکان استیعاب و تەوسعەیەکی باش کراون بەڵام ڕەنگە فریای و هەموو قوربانیێژ نەکەون چونکە خەڵک دەسەڵاتیە بەڵام هیچ نەبێ لە شوێنێکی وا دوور لە مناڵ و ئەوانەی کە جۆرێک لە جۆرێن بەڕاستی سەربڕین و خوێن هاتن و ئەمانە چاقایمی دروست دەکەن مناڵەکان فێری ئەو ئەبێ لە تەمەنێکا فێری سەربڕین و قوربانیکردن و ئەویان کەی نەک بە بچکۆلەی ئەمە دیوێک لە دیوێکی ترەوە لە گەڕک پیس نەکە ناوماڵەکان پیس نەکە نەبێتە هۆی پێ بڵاوکردنەوەی پیس و کۆخەڵی و مێش و مەگەز و دوایەمە وەکو تای خوێنبەربوون نەخۆشیەکانی تر ئەمانە دوایەمە وەڵڵاهی لە ڕووی بێتەنەریەوە ئێستا نەخۆشیەکانی ئێسکار زۆرن نەخۆشیەکانی مرۆڤ ئاژەڵەکانیش لەگەڵ ڕێزم بۆ مرۆڤەکان ئێجگار زۆرن لەبەرەوە کرێ لە ڕووی بێتەنەریەوە بەڕاستی سیر بکرێت زوو وڵات داخراو بوو وڵات داخراو بوو ئێستا وڵات دەرگای کراوەیە لە ئەرز و لە ئاسمان و لە دەریاوە
لە هەموو وڵاتێکەوە ئاژەڵمان بۆ دێ نەخۆشی جۆرا و جۆر ڤایرۆسی جگەر نازانم کوریا فەرمو لە چین لە شاری هوانەوە لە چووەوە ڤایرۆسی کۆرۆنا گەشتە کوێ من ئەدناها لأقصاها تەماشاکەی ئەم عالەمە پێشکەوتووی کە ساڕوخی مهمی و شانازیان بخوانەوە کە شتی سەر دروستەکەنەوە تا هەمووی زەلیل بۆ بەدەستی و لەبەرەوە تێ ئێمەی مسلمان پێشەنگ بین يعني الله الحكمة ضالة المؤمن بالراسي حكمت أو شتيك إنساني إيمان دار داناي أو إنساني إيمان دار بدوايا قرر لهر شو بيني إنساني مسلمان لها ممكن أولادنا شو كديني هي أبي عم بارزقاري لبكا لبرو بالراسي دزقتن برنايا كانوا وشتيكي زور شاكا خيري زور قوريا وقدش بيو نقرين بوني نخوشي أماني تو كيلوي گۆشت دەی بە خەڵق ئاژەڵەکە زەردووی هەبێ ڤایرۆسی جگەری هەبێ لا سامح الله شێتی مانگای هەبێ کە ئەمانە مووی نەخۆشی وەکوانێ تاوانە بڵاو کردبێتەوە مام باشە نەخێرکردن باشە من کیلۆ گۆشت نەخۆم باشترەیە تووشی ئەمە هەموو نەخۆشیە بەرەوە لەبەرەوە بۆ ماڵماڵی خۆشمان بۆ خەڵقیش ئێمە دینی خۆشگوزەرانیە دینی ئێمە دینێکە بەڕاستی گەڕانەوەی خەڵقە بۆ بەهەشت يعني دوورخستنەوەی خەڵقە لە جانم تۆ لەسەر دنیا جانمە دروستکەی لەبەرەوە ڕەنگ هەندێک کەس گرەی بکە مامۆستا بێڵە خەڵکەکە قوربانیەکەی بکە ئەزیزەکەم خوای گەورە پاکە پاچێوێ خوای گەورە چاکە چاچی ئێوێ خوای گەورە مێرەبانی و محەبەتەکەی تۆ نیەتەکەی وا بێ ئەگەر بۆت نەکرا لەبەرەوەی ڕێنمایەکانی بۆ جێبەجێ ناکرێ واللهی قوربانیەکەی قبول نەشکرد بە قبوڵە چووکە تۆ کە نیەتەکەی هێ ناو نیەتی وا بوو بەڵام هۆکارێ ڕێگر بوو بەڵام نەکە لەبەرەوەی کە قوربانی دوای ئەمە قوربانیە بێ بەڕاستی لە منەت و خۆڵکێشان ئەم شتانە هەموو عیبادەتی ئەبێ بە دوور بێ ئەبێ بە دوور بێ لەم شتانە عجب بە خۆت وڵا کاکە منەوە لە گەڕەکە هەموو ساڵە قوربانیەکەم یا بە خەڵک کۆرە ما بە دوێنێ گۆشتمان باسکردنی ئەمانە تۆ بۆ خوات کردووە ئەگەر بۆ خوات کردو ئەمەی ناوێ ئەگەر بۆ ئەمەد کردووە بەو لایەنەکەی خوا دڵنیا بە هیچ دەست ناکرد هیچ دەست ناکەوێت خوای گەورە بە بەردێکی سفت وەسپیاکە بە بەردێکی سفتی خڕەچەم کە لووز بووە وەکو ئەو هینیلیاتوە چەنە باران ببارێت تۆزی بیچی بێ و بە نەبێ داری لەسەر ڕێ گوڵی لەسەر ڕێ ئەو بەردەکە کە سەفوانین ئەو کە سەفوانە ئەو بەردەلووسەیە هیچی بەسەرەوە بەنگ نابێت لەبەرەوە ئەبێت چاکە بە ئاوا نەدرێ لەبەرەوە بێ مسلمان بەڕاستی زۆر ئاگادار بێت دوایمە شەیتان لە پشتی مسلمانەوە وەسێ بەڕاستی خەڵکێک کەوازی هێناوە لە دین وەمانە شەیتانیشی پێچێەوە ئەو بۆ بە شاگرد بخۆی بەڵام ئەگەڕێ بە دوای و کەسەی لە دەرگای مزگەوتایە خواخوایەتی شتێکی لێ بکات بۆ ئەوەی قوربانی بکات کبر و عجب و خۆڵکێشانە خاتە دڵیەوە بۆی کاری چاکەکەی لە ئەگەر ئادەم لە بەهەشتانە بووە خۆ شەیتانیشی پێیچی دەری کرد دەرەوە بۆی لەو باشتە خۆشە نەمێنێ داکەواتا بێمە ئاگامان لێبێ ئەو باشتە لە دەست خۆمان نەدەین مامۆستا نەجمەدین قادر زانایانی زۆر سوپاس بۆ هیوادارم ئینشاءالله ڕێنمایەکانمان ڕێنمایی ئاینی تەندروستی کۆمەڵایەتی بن پڕ لە خێر و بەرەکەت بن بۆ خەڵکی جارێکی تریش پیرۆزبایی لە بینەران لە خۆتان لە هەموو ئەوانەی جەنابی پیرۆز بە مامۆستاگیان دوعاکەین خوایە وكرم الرحمة قدم روج عرفة حاجة كان روح كان شيء عرفة إمش دقلوان دز برزتين وخوايا حالي ملة تمام بباشتي آمين خوايا برحمة كريمي خودي تر بالراسي دلشكابي ناو ملة تاني خوايا برحمة كريمي خود الرحمن آمين